ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە کە لە فەرمایشتێکدا هاتووە کە بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات خوای پەروەردگار ڕەخنە ئاراستەی پێغەمبەرێکی خۆی دەکات، ڕەخنەی لێ دەگرێت، گلەی لێ دەکات. بۆچی؟ چونکە لە کاتێکدا کە مێرولەیەک دەیگەزێ و پێوە دەدات شانە مێرولەیەک وێران دەکات. خوای پەروەردگار لە سەروی حەوت ئاسمانەوە وحی بۆ دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە پێی فەرموو ئەی خۆ تۆ یەک مێرولە ئەزیەتی دای، بۆچی هەموویانە دوێران کرد؟ خوای پەروەردگار لەسەر مێرولەیەک دێتە دەنگ، لە خۆشەویستێکی خۆی گلەیی لە پێغەمبەرێکی خۆی دەکات بۆ ئەوەی ئێمەش فێر کات. ئەی خۆ ئەو هەموو خەڵکەی کە ئەوڕۆ دەکوژرێت نەک هەر مێرولە بەڵکو ئینسانە و ڕوحێکە و بەڵکو ئینسانە، ئەو هەموو ژن و منداڵە بێتاوانە دەکوژرێت. خوای پەروەردگار لەسەر شانە مێرولەیەک دێتە دەنگ. ئەی موسڵمان، لەسەر هەزاران موسڵمان و ژن و منداڵی بێتاوان ئایا ئینسان نابێ هەڵوێستێکی هەبێت؟ ئایا ئینسان نابێ پێی ناخۆش بێت؟ تەنانەت ئەگەر زوڵم لە حەیوانێک بکرێت دەبێ ئینسان هەڵوێستێکی هەبێ و پێی ناخۆش بێت. ئەدی ئینسانێک ئەگەر زوڵمی لێ بکرێت، ئەدی بێتاوانێک، ئەدی ژن و منداڵێک کە لە هەموو دینێکدا کوشتنی ژن و منداڵ قەدەغەیە، ئینسانی بێتاوان و مەدەنی کوشتنی قەدەغەیە. بەڵام ئەو هەموو خەڵکە کە بکوژرێت نابێ ئینسان هەڵوێستێکی هەبێ و پێی ناخۆش بێت. ئەی پێغەمبەر نافەرمێ صلی الله عليه وسلم مسلمانان وەکو یەک جەستەوان. ئەگەر جەستەی ئینسان تەنانەت نینۆکێکی ئازاری هەبێت، ئایا هەموو گیانی ئینسان ئازاری نابێت؟ ئەگەر ئینسان ددانێکی بێشێت، ئەگەر ئینسان تەنانەت لە لاشەیدا شوێنێکی زۆر بچووک ئازارێکی هەبێ هەموو گیانی و ئازار دەکەوێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دەی مسلمانان وەکو یەک جەستەوان، کەواتە ئەگەر مسلمانێک لە ئازاردا هەبوو ئینسانێک لەو سەری دنیاوە پێی ناخۆشە و ئەزیەت و ئازاری دەبێت. ئەگەر مسلمانێکیش لە خۆشحاڵی و سەرکەوتندا بێت، دینەکەمان فێرمان دەکات کە ئێمەش خۆشحاڵ بین و لە خۆشیدا بین و هەروەها پێمان خۆش بێت.